بڕیارەکانی دواکۆبوونەوەی یەکەی تۆپی کوردستان کاردانەوەی جیاوازی لێکەوتەوە. پەیام ڕای هەر چواردەیانەکەی خولیناوی کوردستان وەردەگرێت و بۆ بینەرانی دەخاتە ڕوو. زۆربەی یانەکان لەگەڵ هەڵوەشانەوەی خولەکەن، بەڵام لەگەڵ شێوازی دیاریکردنی پاڵەوان و دانەبەزینی یانەکاندا نین. ڕۆژی شەممە یەکێتی تۆپی کوردستان دوای 4 مانگونی و یەکەم کۆبوونەوەی ئاسایی خۆی ئەنجامدا و بڕیاری هەڵوەشاندنەوەی خولی نایابی کوردستانی دا و نەورۆزی کردە پاڵەوان و برایەتیش دووەم. ئەم بڕیارە کە بە زۆرینەی دەنگ لە یەکێتی تۆپی کوردستان درا لە کۆی 8 ئەندامی ئامادەبوو بە دەنجی 5 ئەندام کاردانەوەی لە نێوخۆی یەکێتیەکە دروست کرد و 3 ئەندامەکەی تر بە نایاساییان زانی و پەسەندی ناکەن. لەلایەن یانەکانیش کاردانەوەی جیاواز هەبوو. پەیام ڕای هەر چواردەیانەکەی خولی نایابی کوردستانی لەسەر بڕیارەکان وەرگرت. یانەی نەورۆزی پاڵەوان دڵخۆشی و پیرۆزبایی خۆی ڕاگەیان بە بۆنەی بەدەستێنانی نازناوەکە. یانەی برایەتی لە بەیاننامەیەک ڕەزامەندی بە ئەنجامەکان دەربڕی و پیرۆزباییشی لە نەورۆزی خاوەن پلەی یەکەم کرد. یانەی پێشمەرگەی هەولێری خاوەن پلەی سێم و هەمان ڕێژەی خاڵ لەگەڵ نەورۆزی یەکەم و برایەتی دووەم بڕیارەکە بە تاگلایەنە و نادات پەروەرانە لە قەڵەم دەدات و بڕیارەکە بە هەموو شێوەیەک ڕەت دەکاتەوە. سیروانی نوێی خاوەن پلەی چوارەمیش تەنها یەک خاڵ لە سەیانەکەی پێشەوە دوورە، بە ئەنجامەکان ناڕازیە و لەگەڵ هەڵوەشاندنەوە و تەواو نەکردنی خولەکەدا نییە. هەولێری خاوەن پلەی پێنجەمیش تەنها 2 خاڵ لە یانەکانی پێشەنگ دوورە و بڕیارەکەی بە نادات پەروەرانە وەسف کرد، چونکە ڕکابەری نازناوەکە یەکجار بەهێزە. هەر سەیانەکەی دەڤەری بادینانیش لە بڕیارەکە ناڕازین و ئەنجامەکانیان پێقەبوڵ نییە. یانەکانی زێرەڤانی و دووهۆک و زاخۆ لەگەڵ ئەوەدانین پاڵەوان بەم شێوەیە یەکلا بکرێتەوە. پێشمەرگەی سلێمانی لەگەڵ هەڵوەشاندنەوەی خولەکەدا بوو، بەڵام لەگەڵ ڕێکارەکانی دیاریکردنی پاڵەوان و دانەبەزاندنی یانەکان نییە. یانەکانی هەندرێن و سۆران لەگەڵ هەڵوەشاندنەوەی خولەکەن، بەڵام لەگەڵ دیاریکردنی پلەکانی یەکەم و دووەم نین، جا بۆ هەریانەیەک بێت. یانەی دەربەندیخانیش لەگەڵ هەڵوەشاندنەوەی خولەکەیە، بەڵام ئامادە نەبوون قسە لەسەر بڕیارەکانی یەکێتی تۆپی کوردستان بکەن. یانەی شێروانەی دواوەی ڕیزبەندیش بە تەواوی لەگەڵ بڕیارەکانی یەکێتی تۆپی کوردستانە و پیرۆزباییش لە یانەکانی نەورۆزی یەکەم و برایەتی دووەم دەکەن. بەڵام ئەوەی زیاتر کاردانەوەی بە دوای خۆی داهێناوە یانەی ئارڕاتە کە بەر لە دەستپێکردنی یاریەکانی ئەم وەرزە ڕایانگەیان بەشداری یاریەکانی ئەم وەرزە ناکەن و بە فەرمی دابەزین بۆ خولی پلەیەک. بەڵام دوای بڕیاری هەڵوەشاندنەوە یەکێتی تۆپی کوردستان بڕیاری مانەوەی لە خولەکەی بۆ ئەڕاتدا و وەرزی داهاتوو لە خولی نایب دەمێنێتەوە. یانەی ئەڕاتیش دڵخۆشە بەم بڕیارە و پێی رازیە. بەدەر لە کاردانەوەی یانەکانیش شەقامی وەرشی زۆرترین قسە و باسی لەسەر ئەم بڕیارانە کردووە و تۆڕە کۆمەڵایەتیەکانی هەژاندووە. ئەوەی دەمێنێتەوە بۆتە پرسیار لای وەرزشوانان ئەوەیە ئایا ئەم بڕیارانە لە یەکێتی تۆپی کوردستان دراوە جێبەجێ دەکرێت یاخود پێداچوونەوەی پێدا دەکرێتەوە. حسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.